گرنگە بۆت لەکوێ بژیت گەر دەتەوێت جێگەیەکی دڵگیر و ئارام بۆ ژیانت دیاری بکەیت ئەوە شاری دایک هەڵبژێرە. لێرە ژیان شتێکی ترە لەگەڵ بینینی دیمەنی جوانی شار، جوانی سروشت و فراوانی ڕوبەری سەوزایی ئەم شارەی دڵگیرتر کردووە. لێرە کەشێک ڕەخساوە کە پاکترین کەش و هەوای هەیە و ناوچەکە خۆشترین شوێنی سلێمانیە. لە شاری دایک بیر لە هەموو هۆیەکانی ژیانێکی شایستە کراوەتەوە. دایمگە و قوتابخانە، مارکێت و ڕێستۆران، مەلەوانگە و هۆڵی لە جوانی کە بە بەرزترین کوالیتی و جوانترین دیزاین بنیاد نراوە. لە باڵەخانەکانی شاری دایک سربەخۆیەکی تەواو لە شوقەکاندا هەیە. هەر لە شاری دایک سیستمی غازی مرکزی، کارەبا و ئاوی بەردەوام، سیستمی ئاگرکەوتنەوە نمونەی خزمەت گوزاریە بێوێنەکانن. خەون بوو بڕوامان پێهێنا و کردمان بەڕاستی. شاری دایک خەونێکی بەدیهێنراو.